خۆم بە خەڵکی کۆیە دەزانم، بە خەڵکی ڕۆژاوە نازانم. زۆر سپاسی ئێوەش دەکەم کە ئێوە هەمووتان بوون هاوکاری و هیلاکی و مادووبوون و خۆتان نەزانم کە منیش بەڕاستی پێشتر ئەهاتم بۆ سەردانی کەمپینەکان لێرە حاضر بووم. بینی برادەرەکانی چۆن ینی بە 24 ساعتی بەردەوام بوون لەسەر ئەو کەمپینە. ماڵێکی بچووک هەتا گەورە چۆن فەردە بریجیان هەڵیان ئەگرت و ینی هیلاکی خۆیان بە چاوی خۆم بینین. زۆر سپاسی هەمووی لایەک دەکەم، هەمووی کەس کە بەشدار بوو، هەمووی گەلی کۆیە بە ئام، چونکە هەر کەس هەستێکی نەتەوەی خۆی دەربڕی ئەمڕۆ. ئێمە ئەمڕۆ وەک وەفدێکی ڕۆژاوە هاتوونەتەوە بۆ سەردانی کۆیە بۆ سپاسی و دەستخۆشییان لێ یەکەن کە ئەرکی خۆیان هەبوو بۆ دروستکردنی کامپینەکە و خۆپشاندانەکە و چاڵێکی خۆیان بە هەموو جۆڕۆنەوە ئاکان. سپاسی ئەوان دەکەن کە ئەمڕۆ بوونە پشتپاڵی ڕۆژئاوا کە پشتگیری ڕۆژئاوایان کرد کە بە دەنگی گەلی کۆیە و گەلی باشوور بە عام ئەم کۆمپڵەی ناودەوڵەتی کە لەسەر ڕۆژئاوا هاتووەتەوە گۆڕاوە کە هیچیان ڕای عام بگۆڕێ، کە هیچیان ڕای خەڵک بگۆڕێ لەسەر ڕۆژئاوا، کە ئەم شەڕی کە بەسەر ڕۆژئاوا داهاتوەتەوە بە دەنگی ئەوان بە چاڵەکی خۆیان کە هیچیان بەڕاستی ئەوە ینی هێزێک بوو قەوەتێک بوو بۆ شەروانانی خۆمان لە ناو سەنگەردا کە ینی ئەیانوت مادام باشوور لە پشتمانە ئێمە تازە ینی هەر لەسەر شۆڕەشی خۆمان بەردەوامە بن، لە ناو سەنگەری خۆمان بەردەوامە بن، ئەمە هێزەکە بۆ خۆمان، ئەمە قەوەتەکە بۆ خۆمان. ینی بەڕاستی ئەو بە خوێنی شتێک کەڵاو بوون کە لەگەڵ لە باشوور کە ڕۆشتن بە سەدان گەنجان لە کۆیە و لە ڕانیە و لە باشوور بە عامدا ڕویان کردنە ڕۆژئاوا بۆ پشتگیری ڕۆژئاوا بۆ خاکی خۆیان بپارێزن لەو شوێنەدا کە بەڕاستی لێدوانی خۆیان ئەم بیست ئەیوو ئێمە هاتوون بۆ پاراستنی ڕۆژئاوای خۆمان، شاری خۆمان، کەس ناتوانێت شاری خۆمان داگیر بکێ. ئێمە دژی ئەو کەسان چونکو ئێمە بەڕاستی خاکی کەس داگیرمان نەکردووە، هەمویان دژی کوردن. ئەیوت بەس کورد دۆستی کووردە لەبەرەوەی ئەمڕۆ دۆستی کورد نەماوە، ئەمە هەستێکی زۆر نەتەوە هەڵوەستی خۆیان دەڕیان پڕی کە خەڵکی کۆیە بەزات بە تایبەتی زۆر سپاسیانەکەم دەستخۆشییان لێەکەم کە ئەمڕۆ ئەو هەڵوەستی خۆیان دەریان کرد. زۆر سپاس هەموو لە قۆناغی گۆڕانکاریە ئەوە ڕاستەکەی لە 2014 دەست بە شەڕی داعش و شەڕی ڕۆژئاوا کردویانە. ڕاستە خەڵکی باشوور و خەڵکی باکوور و ڕۆژ هەڵات هەمووی بوون پاڵپشتی ڕۆژئاوا، بەڵام بەقەدەر ئەم جارەی کە دەرکەوت کەس ینی بەڕاستی کورد هەمووی بووتە یەک دەنگ، بووتە یەک ڕەنگی یەک دەست بن، یعنی یەک ڕێزی یەکترین گرتیان بێژگەل لە سیاسی و حزبیەتی و پارتیەتی وازیان لە هەمووی شت هێنا، حەت بە تایبەتی ئیسلامیەکانیش کەوتی ئێمە پێش هەمووی شت کوردین. ئەمە هەڵوەستێکی زۆر زۆر گرنگ بوو، زۆر مهم بوو بۆ لامان کە ئەمڕۆ هەمووی کەس بڵێ من کوردم پێش سیاسەتی و پێش هەمووی کەس، یعنی هەمووی جیهانی ئەمڕۆ تێگەیشت کە کورد لە دنیا هەیە، ئیسباتی خۆی کردووە کە کورد لە دنیا هەیە. ئەمە زۆر زۆر گرنگە، هیوادارم و چاوەڕێیەکەم و هەر بانگەوازی هەمووی کەس دەکەم لەسەر ئەم ڕێگەیە بڕۆن. یعنی بەڕاستی یەکترینی یەکگرتی کورد، یەکدەستی کورد، یەکدەنگی یەکڕەنگی کورد ئەمڕۆ ئیسبات کرد لە ناو خەڵکە ئێمە کوردن و ئێمە هەمان لەسەر جیهانیدا. ژنان و کچانی شاری کۆیە و دانیشتوویەکی شاری کۆیە پێمان خۆش بوو لە پشگیریکردنی بەرخودانی ڕۆژئاوا بەشدار بین ئەگەر بە شتێکی کەمیش بێ. ئەوەی کە بەرامبەر ڕۆژئاوا کرا ئەنفالێکی نوێ بوو، لە بەرگێکی نوێ بوو، بەڵام کوردی زیندوو کردەوە کە ئێمە بە هیچ جۆرە زوڵم و ستەم لە هیچ شوێنێک قبوڵ ناکەین، لە هیچ زلهێزێک قبوڵ ناکەین. یەکگرتوویەکەی ئەم جارە بەڕاستی پەیامێکی زۆر جوان بوو. کەمپینەکەی کۆیەش زۆر جوان بوو، سپاسی و ستافەشەکەین کە لە ڕۆژئاواوە هاتوون، نوێنەری ڕۆژئاوان هاتوون. پێمان خۆش بوو ئەوانیش ببینن کە کام شاعرە خاوەن شعری ئەی ڕەقیبە و کام شاعرە چەندین ساڵ لەمە و پێشکە هەوڵی یەکگرتنی کوردی داوە و پەیامی کوردبوونی گەیاندۆتە گوێی هەموو کوردێک لە هەموو ناوچەکانی کوردستان. خۆمان بە خۆشحاڵە زانین ئەگەر بە شتێکی کەمیش بێتوانی بێتمان هاوکاری ئەو خەڵکە بکەین و دەستیان خۆش بێ و سپاس بۆ هەموو لایەک. بەنای خوای گەورە و میهرەبان لەخوای بەزیادبی کە جێگەی دەستمان دیار بوو، ئەنجامەکی باشیشی هەبوو. ڕاستە هەوڵ و مادیبوونەکی زۆری ویست، کاتەکەی زۆر سارد و سەرما و لە هەموو ئەوەکان بارودۆخەکان بەستوانیمان جێگەی دەستمان دیاربی وەکو شاری کۆیە، وەکو خانمانی شاری کۆیە و ئەنجامەکەشی دیارە کە کوردیە گرتووە. ئینشاڵڵا هەر بە یەکگرتووش دەیبینین و زۆر 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 خۆشحاڵین، زۆریش ئاسوودەین کە بۆ کارە هەستین. وەکو نەشمی سابر میرە کارمەندی تەندروستیمە، چالاکوانی مەدەنیمە، هەر کەس و هەر شوێنێک و هەر پێگەیەک ئیشی بە من بێ من ئامادەم، حتا جانیشم بەخشکەم بۆ کوردستان. بۆیە دەستخۆشی لە خەڵکی کۆیە دەکەم، خەڵکی کۆیە، ژنانی کۆیە، پیاوی کۆیە، هەموو خەڵکی کۆیە
پاساوێک نەبهێنینەوە برین بۆەوە ئێمە یەک پارچەین باشوور باکوور ڕۆژ ئاوا ڕۆژ هەڵات چاوی هەر هەمان ماز دەکەم دەستخۆشی لە هەموو خەڵکی باشوور دەکەم کەوا هاتە سەر شەقام و بە هەر 250 بە هەر وتەیەک بە هەر پەیامێک نردی بۆ ڕۆژ ئاوا لێرەوە چاویان ماز دەکەم بە تایبەتی ڕۆژ ئاوا شەربانان لە باکوور لە قەندیل چاوی یەکە بە یەکیان ماز دەکەم هەر چوار پارچەیەکین چاویان ماز دەکەم سوپاسیان دەکەم بە هیوای سەرکەوتن بە هیوای دەوڵەتی کوردی بۆ باکوور باشوور ڕۆژ ئاوا ڕۆژهەڵات جگە لەوەی کە هەستێکی کوردایەتی پتەوتان لە ناو سەرجەمسی ئەو جۆرە لە بەرخۆدانی ڕۆژ ئاوا بووە ڕاستی ئەم 20 ڕۆژە کە هەمووی گەلی باشوور لە دەرەوە لەسەر شەقام بوو ئەوەی کە بە کامپین دروستی کرد ئەو بە خۆپشاندان بوو ئەوە بەڕاستی هەڵوەستێکی یان هەڵوەستی خۆیان دەرخست کە ئێمە کوردن یعنی ڕای عالەم گۆڕی بە هەمووی دنیا تێگەیشت کە ئێمە کوردن و کورد هەمانە لەسەر دنیا کە کورد هەیەی خۆیژی ئیسپات کرد لە ناو دنیا کە ئێمە کوردین پێش ئاینی پێش سیاسەتی پێش هەمووی شت ئێمە کوردین ئەبێ یعنی مافی خۆمان بپارێزن کە ئەم گەنجانە دەرکەوتن ڕۆحی پیرۆزەی خۆیان فەدایان کرد بوو ڕۆژاوا کە وتی ئێمە پاراستنی خاکی خۆمان دەکەین کە ئەم کچە شەربانانی خۆمان خۆی کچە کە ئەڵێ کچ هیچ پێ ناکرێت نەخێر کچ پێکرێت کاچێ شەڕی دوژمنەکە شەڕی داعش دەکات و بە مردنی خۆی لێ ئەترسن کە بە شەهادەتی ئەو کچە شەهید کراوە بێژگە لە شەهید کراوەکەی خۆیەتی لێ ترسن هەڵیەدەن بوو خوارەوە کە لە قژی شەربانێکی کچە ترسنە چەند کچی یعنی قژی شەربانەکانە بڕن یعنی ئەمە بەڕاستی یعنی هەستێکی زۆر